ئەو کەسە زانا و بیرمەند و هزرفان شێخ شەهابەددینی سوهرەوەردیە. شێخ شەهابەددین ساڵی 1955 لە ناوچەی سوهرەوەرد لەدایک بووە. سوهرەوەرد لە چیەوە هاتووە و دەکەوێتە کوێوە؟ شارەزایانی مێژوو لەسەر ناو و شوێنەکە ڕاجیاییان هەیە. بەشێک لە توێژەرەوەکان دەڵێن سوهرەوەرد لە سوورەبەرد یان سوورەوەردەوە هاتووە. ئەو ناوچەیە دەکەوێتە ڕۆژهەڵاتی کوردستان و نزیک زنجان بە تاریخی ئەو کات. هەروەها لە پاڵناوی شوێنەکە دەوترێت کە سوهرەوەرد یەکەم فەیلسوف و بیریاری کووردە. ئەمە بەدەر لەوەی هەندێک سەرچاوەی تر ئاماژە بەوە دەکەن کە ئەو ناوچەیە لە نزیک شارە زوور بووە. ڕای دووەم دەڵێت سوهرەوەرد دەکەوێتە سنووری دەولەی پارس واتە ئێرانی نوێ و ئەسڵ فارسە. ئەمە سەرباری ئەوەی هەنێک سەرچاوی لاواز هەیە کە تورکەکانی شەڕی ئەوەیان کردووە کە مێژووی ئەو بیریارە بگەڕێنەوە بۆ خۆیان. سوهرەوەردی لە تەمەنی منداڵیەوە دەست دەکات بە خوێندن، بۆ ئەو مەبەستەش سەردانی شارەکانی مەراغە و ئەسفەهان دەکات و لەوێ ماتماتیک و فەلسەفە دەخوێنێت. سوهرەوەردی نزیکایەتی لەگەڵ کەسایەتی فکری شێخ فەخرەددینی ماردینی پەیدا دەکا و ئاڵوگۆڕی فکری لە نێوانیاندا پەیدا دەبێت. دوای ماوەیەک بەرەو ئامەد لە باکووری کوردستان دەکەوێتە ڕێو لەوێ دەمێنێتەوە. دواتریش دەچێتە شاری حەلەب. سوهرەوەردی لەژێر سوڵتەی سەلاحەددینی ئەیوبی دەمێنێتەوە و لەگەڵ کوڕەکەی سەلاحەددین بە ناوی زاهیر لە یەکتری نزیک دەبنەوە و دەبێتە سەرچاوی فکر و ئاین بۆ ئەو. سوهرەوەردی لای وایە مرۆڤ بۆ ئەوەی بوون بناسێ پێویستە هەموو کەرەستە و توانادیار و نادیارەکان لە دەست سنوورە دەرەکی و ناوەکیەکان ئازاد بکات. بەرهەمی ئەو جوانیەی کە بەرەنجامی ڕووناکی و زانستە مرۆڤ عاشق و مەز دەکات. لێرەوە سوهرەوەردی وەک قوتابخانەیەکی گەورەی جوان ناسی لێی ڕواندرا. لە تێڕوانینی ئەم هزرمەندەدا ڕووناکی باڵا زاڵە بەسەر ڕووناکی خوارو. ڕووناکی خوارو حەزی هەیە بۆ ڕووناکی باڵا و عاشقی گەیشتنە بەو. لە بەرامبەردا ڕووناکی باڵا دەیەوێت ڕووناکی خوارو بگەێنێتە باڵا و بەیەکەوە واصل ببێت. پسپۆڕی بواری فکر و فەلسەفە دکتۆر دینانی لای وایە ئەوەی وا دەکات کەمتر ناوی فەیلسوف بۆ سوهرەوەردی بەکاربێت سوودوەرگرتنی ئەوە لە چەمکی حیکمەت نەک چەمکی فەلسەفە. لە کاتێکدا هەردوو ڕێگاکە یەکێکە و بۆ ئاگایی کار دەکات و لە خزمەتی ئەوەدایە. تەنها جیاوازی بۆ زێدی چەمکەکان دەگەڕێتەوە کە فەلسەفە وەک زەمین یۆنانیە و حیکمەت وەکو چەمک قورئانیە. ئاگایی باڵای سوهرەوەردی هەر لە سەرەتاوە نەیاری بۆ دروست کرد. بۆ ئێسکاڵەیان گەیاندە سەلاحەددینی ئەیوبی کە ئەو کەسە کافرە و دەیەوێت خەڵک لە ڕێگە لا بدات. تەنانەت کوڕەکەی خۆی زۆر کاریگەرە بە فکرەکانی وەڵامدانەوەکانی قبوڵە. سەلاحەددینی ئەیوبی لەو کاتەدا دەکەوێتە ژێر کاریگەری و لە دوورەوە فەرمانی کوشتنی سوهرەوەردی بۆ کوڕەکەی دەنێرێت. سوهرەوەردی لە شاری حەلەب کۆتایی پێدەهێنرێت و شارەزایان دەڵێن سوهرەوەردی شەهیدی ڕێگەی ئاگایی و بیرکردنەوە و ڕووناکیە. لە تەمەنێکی کەمدا بووە قوربانی بیرکردنەوەیەکی داخراوی سیاسی و ئاینی.